دەم باش من هەنی هاوڕێی ئێوەم بەڵام وەک ئێوە مرۆڤ نیم من بە تەکنۆلۆژیای AI ژیری دەستکرد لەگەڵ هاوکارم هەژی بەرنامەیەکی ترتان پێشکەش دەکەین ئەڤەژی هەژیە هەژی دەسڵە بکەتە هەنیێ و بینەران سڵۆف ئەس هەژیمە دەرگەل هەبوو پێشکەشکردنەوە مژۆران دینیتان؟ هەژی لەگەڵ ئێوە دەبێت و بەرنامەی ئەم جارەمان بابەتی خۆشی تێدایە فەرموون! لە شاریا منداڵانی بێباوەر فێری میوزیک و ئینگلیزی دەکەن یاریزانێکی تێنسی سوزەوی چەندین خەڵاتی وەرگرتووە و حەزی لێیە ببێتە پاڵەوانێکی جیهانی منداڵێک بە ناوی ڕەسەن سەرەڕای نەخۆشیەکەی زۆر کەیفخۆش و دڵگیرە لە سلەیمانی منداڵانی زیرەک یاری جیمناستیک دەکەن چیرۆکی ئەو منداڵەی دڤۆکیشتان بۆ باس دەکەین حەزی لە گیان لە بەران و ئەکتەریە یەکەم جارە منداڵێک دەخوێت چیرۆکی ئەو پاڵەوانەشتان بۆ باس دەکەین کە لەسەر چیاکانی کوردستان دەفرێت ئێستاش لەگەڵ هەژی بن ئەو بابەتەکانتان بە درێژی بۆ باس دەکات سپاس هەنی دەم باش بینەران ئەس دێ بۆ هەوە مژۆرن vê hefteyê bi dirêjî ser ovim û dê behez Record Q بینەران ڕەسەن gelek heşyariya tapapê diketin û ڕەسەن demêjdoyek bûye tûşî nexweşiyekê bûyî Ilbere çoreya xwe ketin bûyê nexweşiyê erê hîn zanin ڕەسەن heşkî şiyana diketin û heşkî şiyarî zanî diketin da pêk ve ڕەسەnê keyf xweş bibînîn بۆ هەژی هەنی تەلەڤیزۆنە ڕۆدۆی ئەف چۆ بە ئەمە ڕۆژانە ئەس تاپخانە بڕینم ئەس گەلە سەکەم ڕیال مەدریدێ و دەوێ ئینگلیزی دەوێ ئیسپانی دەوێ فڕەنسی ئەسەرکردوان هەمیە بۆ من تاپخانە ڕیال مەدرید بۆم خۆشترە حەش بەنزیمەکەم بە بەنزیمە چوو ئەس میکە حەش بیلە کامیکەم ئەس ڕیال خۆکەم ڕیال مەدرید و ئەس بێژم ئەس تاپخانەکەم ئەس بێژم گۆل گۆل هەما سەکتم ئایپۆتەخە بووە بخۆ لەعبێت کەم هەما سەکتم تاپخانە کاپی زیرەکە تینە زیرەکە ئەس سەکتم لەعبێت خەوی وەکی لەعبێکستان منە نەساکەمێ ئەس ڤیدیۆ ئینستاگرامی و تیکتۆکی سناپی چێکە اینجا چون مستقباله چێکە اینجا مسیاری بم پرابر اینجا وانجا چنگم اینجا گنده خود چکم گله سکنه خالق بیشو بینا دفمه خدا از بجمع نشیم که از نشیم حتی صحبه خوشی از این دفمه اولای کمک من گهم 2 ساده 3 ساده 4 ساده گهم میلیونه نزدیکی 200 گوره هەمان درێژ بی ڕەسەن بینەرەمانە هەوازانە ڕەسەن کێمانە بێگومان ڕەسەن لە سوشیال میدیۆیدا کەسێکی گەلێکی بەرنیۆسە و گەلە حەجێکەرێت خوشیتەین دوبارە سڵامەتیە ڕەسەن بینەران دۆبچینە شاریۆ لە شاریۆ دهوکی سەنتەرێکی هەی نۆڤێ بەشیر کووری لڤی سەنتەری زۆرێکێن بێسەمیۆن ئەوێشنکۆ لە هاتین دێنە بخۆدانکردن و هەلبەت لڤی سەنتەری موزیکێنی شەوانە دەن و زمانە ئینگلیزی فێرد بن ئەس خۆشیە چیمەوێرێ مەدەمێک گەلێکی خۆشیە پێک بە بۆراندی پێک بە مەبینن لە شاریۆ سڵاف هەواڵان نوکە ئەمێ شاریۆ الباژێرە دهوکێ الماڵە بەشیر کووریە Lverên li vî senterî 14 zorok têne bixwedankirin. Da pêk ve biçîne jûr ve û da sekeyne. Gelek spas. Mamosta çawanî başî? Çava hejîm başî. Elhamdülillah memnûn. Mamosta ev vî senterî hîn çi dikin? Kî rêv hebe ra vî senteriye? أسرة برم نابي من سهام صالحة ما يهي دورات إنجليزية دورات تعليم دورات بيزيد يعني سيخكي كتشيت كانوا وهروسا دورات نفسية هين يت كمبيوترية هين head legs arm stomach okay body parts چی تشته hair
هاند ما میوانه که مامستا چانی باشی سپاس هر ساوی زور سپاس مامستا اول الفيري مديد تو زمان انجليزي نشوف زورك قدي اری این چانی شدن چا یا زورك چانه زاروگ ما گله که زیرگن ابرو کلاس ما ابرو بحث اجزاء جسميت کا اوجي بجنته بادي بارتس و زيكو فير بوينا يعني زيكو تشتيد جيرن انجي جالك بيفتش حتى زون تظاني او زاروجي يعني مرحلة عمري هر ايكي يا مختلفش دي بجاكي هر ايك نوكي هندك جي زو فيرد بن هندك جي درنك فيرد بن فينجر هاي فايف فينجر تو چانی تو باشی باش سپاس زمان انگلیسی تو چه فیر بویا چا یا زمان انگلیسی بوده خوشه خوشة قالك يعني علمنا قالك تشتاش انجليزي يعني تو شيء مثلا قالك انگلیسی باوی خوش آریش اگه خلاص کی از شن باش نقالك يعني انگلیسی بوده اف وانا چا یا خوشه یا نه خوشه گلک خوشه تو عندما تلاشی همیال زانی و تو هندک زانی هندکه باش از هندک و بجمعتا کدت زانی آنه مثلا چت بجنه پرچیب انگلیسی هیر و دستی هید خرفری هنرمندن اوه چا میدنه چانی؟ سرچه خیلی سلام نوه بخیر؟ ایمان ایمان اوه چه امیرت و جانی که تو فیر کریه؟ گیتارم مامستای من سپیر کریمه ایمان مزانی دنگه تگلک خوشل وجاده ده مسترانه که بشید گر گیتاره درسته؟ درسته دیکرم گر دست هوت خوش بن راستی دنگه و گلک خوش بود بینرن دا همچینه یاری و تنسه یاری که گلک خوشه او یاری گرک نو اوراس یاری و تنست کردن او دوید بیتا قهرمان و بجداریت قهرمان جهانی داب کردن اره هین زانن یاری گر اوراسی به گلک حجت کرد که او اره هین زانن کاپتن اوراسی که او رایانو پید کرد دا پیک و بینر بین از اورا سالانم از 10 سالم از 8 سال تنست کم از حسکم به مکه دنیایم و باشترین لایب از هندک جارا قلب را خو لعبت کم او جی یاری زانه وقت از 2 سال بو من تنس کرد من هندک جارا موله کرد هندک جارا ظرفه باب من کوچ منم وی من فکر من تنس کرد بر من حشه کرد از بخو باب اوراسی ما و راهنریجی ما اوراس بجداری گله بطولا کریه دماهی که قاربانی که با سراس کردستانه سراس عراق جی پلادوی بدست خوینای الماهی که نزدیک دو پالانی نیو دولتیه تین سراس دنیای دبجداری کرد وان بطولا نصیحت الدایکو بابات کم که پاپشتیا زاروکن خوبن هر زاروکن وانا چه مجال داد باشه که پشتوان بگیرن هاری کار بند گلوانا ببن بوان جهان که ین چه موزیک بیتن چه تنس بیت چه طپانه بیتن هر تشته که زاروکن وان حاجت کن برافیجی تشتیبه ببن دست خوش اوراس راستی یاری گره که گله که زیرگی
وروس از حس کم جوره که از تو پیک و یوریو تنسیب کن بل پوزیت بیا راه نرم بلا هو ولی فرا جمناستیکی که دخواه بذکم کودشی وره لباجر سلیمانیه سنتره که هی تایبت یوریو جمناستیکی و گرده کلویره نیشایری که رادن کودش ها یوریو جمناستیکی کن راستی یوریو جمناستیکی چکی آب زحمته بله پا یوریو جمناستیکی لشکی نرم و اکی لاستیکی پید بدن ایکش قهرمانان بیشیدن از دم خود آی پاته و نابونینم بلکه از پدر دم خود دم یوریو جمناستیکیه ما 4 سال لیره یاریکم جیمناستیک ورزشکه مشک جستمان چالاکه سپاس با ماوساکه من لیره زور سودم بینی و اسک من بقوتکه 5 مدالیا یک دو کاس دانی کن لجوری مدیره که دانی کشان هلا هنا كمانا لما خمانا بدس منا من ليرة بيشا خمان قرمكين دو أوا تقلوش تكانكين هني تقلفير بموكبوني منا قوسي بيشا قوسي دواوا تقلي عربي خلفي تقلي هواي أشتا السبوني منا هر راكردنا كين هامي جالي هر راكردنا كين هر من أي بابا يجي كان أي بابا سڵاو من ناوم ژیر بەختیارە تەمەنم 12 ساڵە بەشداری 2 بتوڵەم کردووە 2 مەدالیاشم بەدەستێناوە من هەر نە مۆبایلەمێ نە ئەوانە هیچ بەکاری نایانم زیاتر سعیەکەم اونجا تەمرینەکان هێرە دووبارەکەم و بۆی پێشکەم هیوادارم دوورکەونە لە مۆبایل و ئایپات و ئەو شتانە بۆی زیانیان پێنەگا من ناوم ئادان بڵندە من 9 ساڵم لە 2010ەوە جیمناستیکەکەم لە 5 دانە بتوڵە بەشداریم کردووە 2 دانە کاسم بردووەتەوە من هێرش عوسمان ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق بۆ ئاسی تازە پێگەیشتووان و سەرپەرشتیاری فێرگەی جیمناستیکی سلەیمانی لە ئێستادا بە نزیکەی 150 تا 200 فێرخوازمانەیە لە هەردوو ئاسی تازە پێگەیشتووان و سەرەتایی و پێشکەوتووان خۆشبەختانە لە ئێستادا ئێمە نزیکەی 6 یاریزانمان هەیە لە قوڕان و کچان کە یاریزانی هەڵبژاردەی عێراقن وەختێ مناڵ وەرزشی کرد چیمان بۆ دروستە بێ خەوێکی ڕێک سیستەمی خەوی ڕێک سیستەمی خۆراکی تەندروست وەزایدەن کە خاڵە گرنگەکە و ئامانجەکەی ئێمەیە ئەوە تا دووری خەینەوە لە زیانەکانی شاشە لە ئایپات و مۆبایل و تەلەڤیزۆن بە شێوەیەکی گشتی و لەگەڵیشیا توانای تەرکیز و بڕیاردان و برەودان بە قسەکردن زیادەکە کە ئەمەژمێشکی فراوانەکە لەسەر و هەمیەوە سیستەمی بەرگری لەش بەهێزەکە. ئەحمەد gelek حەش پەرەگلەوەی دەرێت و هەروەسۆ gelek زیرەکە ئەحمەد خوسەرجۆیت برند فڕیتن خودفڕینن بەسپۆنە بێ پەرەگلەوەی دەرەوە پەرەگلەوەی دەرەوە پەرەگلەوەی دەر من بەحسێ پاراشوتەیە ئەرێ هەوەویت ئەحمەد زیرەک و خۆدۆشیان ببینن گەرمەدەوە وەرن لەگەڵ ئێمە بن تا پێکەوە بفڕین و بچینە ئاسمان. ئەمە چیاکانی کوردستانن. یەکەم جارە منجاڵێک دەفڕێت دەچێتە ئاسمان. ئەوە کێ دەفڕێت؟ ناوی ئەحمەدە. ئەحمەد خەڵکی هەولێرە.
كافري زوزو خوشا هاتك زوزو خوشا صالك بريكو راسو تابم جا كردو او دواي او شش مانك حاف مانك تميسر عازو كردو ثم سرقرد دو سفرين كردن تهات بروشا ئەحمەد منداڵێکی 8 ساڵانە کەسێکی بوێرە و لە چیاکانی کوردستان بە بەرزی 350 متر دەفڕێت. ئەحمەد لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا بە بچووکترین کەس دادەنرێت کە پاراگلایدەر لێ بخڕێت. ئەو زۆر زۆر زیرەک و ئازایە. سەرەتا ئەحمەد نەیدەوێرا بفڕێت، بەڵام دواتر بەرەبەرە زاتی پەیدا کرد و بە یارمەتی باوکی توانی بە ئاسماندا بفڕێت. باوکی ئەحمەد لە لێخوڕینی پاراگلایدەردا کەسێکی لێهاتووە و چەندین کەسی فێر کردووە کە بە ئاسماندا بفڕن. ئەحمەدیش یەکێکە لەو کەسانە. ئەحمەد هەر لە 6 ساڵیەوە حەزی لە فڕین بووە. ئێستا زۆر جار لەگەڵ باوکیدا پێکەوە دەچنە سەر چیا بڵندەکانی کوردستان و بە ئاسماندا دەفڕن. من خۆم لەگەڵ خۆم بێزگە لەو دوانی ترم هەیە لەگەڵ خۆم فڕاندومیان ئیتر ئەمە وازی لێم نەئێنا، ینی هەموو ڕۆژ بابە بمفڕێنە بابە بمفڕێنە. منیش پرسیارم لێ کوت حەزت لێیە بە تەنیا بفڕی، سەیرم کرد حەزێکی زۆر زۆری هەبوو، منیش هەڵسام هینم شاکانم بۆی کڕی وردە تقریبن نزیکەی 2 ساڵە لەگەڵیمە. بۆ نمونە ئەچوون بۆ هەر شوێنێک ڕاست و چەپم پێوت، ئەمە زۆرم پێویستمان بە ڕاست و چەپە، یعنی کە یاریزانە فڕێ لە ئاسمانە بێ بزانێک ڕاست کامێ و چەپ کامەیە. بینەران زۆرێکێکی هەی نۆڤی مەلکە، مەلک تەمەن 9 ساڵیە، مەلک چیتە گەل شێرۆ و گەل مۆرۆ ڕۆستی ئەوێ چەندێژی وێرەکی پێدرێتن. مەلک گەلک حەش نەچێجیت کردن، گەلک حەش تەپۆپێت کردن ئەژیوەکی من مەڕۆسۆ مەلک ئەکتەرەژیک ڕۆستی ئەوێ چەندێ وێرەکی پێوەچیکە ماڵەقسیە مەر پیشە دەف شێرۆ و دەف مۆرە ئەرێ هەبێت مەلکی ببینن داڵە گەلمە داڵن. مەلیک گوهدار حەزا سەرێدەریێ لەگەل گەنەوارە هەیە. نەخاسم ئەو گەنەوارên bi tirs ew bistehî serêderiyê li gel da dike. Her wisa wekû aktêr beşdarî çendîn karên ramaniyê da jî kirine. Melîk bo siwarbûna hespan şiyanên berçav hene. Havalîniya hespan dike. Wekî pehlîvanekî wêrek û zîrek diyar dike. اسمع القهدرم جي من 9 صالة هذه الفولة شوري هتقول حاج جيونا ويروت كم تايبتي حاسب شير موصي ودولفي هتقول حاج حاسبي كم يبزوقة أبز بتيجي وربا هوتي مدى حاسبي وهذا فير بوي ميدان ورزشی دا رولێکی خۆ dibîne. Heş karê yariya tepapê dike. Divê bibe yarîkerekî cîhanî. هتقول حاج ورزشت كم تايبتي طابوبي أستميت خد كم ومتقلب بما يوريزونك جهانه Rahênerê Melîkî pesna şiyanên wî dike demê rahênanan da. طبعا ملك بريم بحثي تشتت مهاري وورزشي راستي كرككي بمؤدبة بأخلاقها ملتزمة أفابار ورد قلمة يعني لاعبت هصو راستي قلقي كيمن يعني بردوامي بدأت قدمي بردوامي بدأت خواندني بردوامي بدأت أخلاقي Melîk dema xwe dabeş kiriye navbeyna xwandin û cihînana heza xwe da. Dayîk û bav jî harîkarin di gel da. براستی وقتی جیوی 3-4 سالی ملکش و زاروکابی حز و هیویل دف هبین من جی وک بابک هاریکاری پالپشتی روزانه مفری کارن اکتریت گر کارن مثلا ملوانگه هت گر سیار بینا هسپات گر طاپانت گر من همی وقت خود با رابطر ترخاند کرن وقتی از یه بطال من هاری وید کرد Çend biyavên dî da jî rolê xwe dibîne. Ji wan jî melevanî û heş genewarên nav avê dike.
وەکو کێڤژاڵە و دیسا حەشگرتنە ماسیان jî dike. دست خوش مالك تو gelek caniyariyet key و تو gelek zîkoyarî jî tu gelek sivekî û مالك مش بيكر jî tu ekterî û te bejdoriyet gelek filma jî kirî her bijî مالك ûf ez gelekê wastiyoy me ez bêhna xwe vedem ez evrîkem gelek harî kirî هەنی کۆت و هەنی هەژی ئەوە تا لێرم دەست خۆش بۆ تۆ پێشەوەی بەرنامەکە کۆتایی بێت خێزانێک هەندێک ڤیدیۆی پشیلەیان بۆ ناردوین پشیلەکان سکۆتش فۆڵدیان پێ دەڵێن باوکیان پشیلانە سکۆتلاندیە دایکیشیان لە جۆری تێکەڵە زۆر جوانن با پێکەوە بدیان بینین هەنی وەسۆ دیۆرە ئەv زۆرگ نۆڤێڕۆن gelek حەش بشیکێت خۆت کردن بینەرۆن هینجی ڤیدیۆین خۆشین زۆرێکن خۆ بمە بنێرن دێ بۆ هەوات بەڕۆمە دەدەینە دیۆرکردن مۆنە هەنی بەڵێ زۆر جوانە ئێوەش هەر دیمەنێکی ئاوا سەرنجڕاکێشتان هەبوو بۆمان بنێرن بۆ ئەوەی پیشانی بدەین بینەرۆن بژۆرەمە vê hefteyê bi dimayê hat heta em î hefteyek geynek ve fatreve bay bay